ڕقی کورد لە خۆی پندێکی کوردی هەیە دەڵێت دارکرمی لە خۆی نەبێت 1000 ساڵی عمرە کەواتە ئەو ڕقەی کورد لە خۆی هەیەتی لە چیەوە سەرچاوەی گرتووە ئایا بۆچوونێکی چەسپێنراوی داگیرکەرە لە هەزری تاکی کووردا یان مێژوویەکی دێرینی هەیە لە دوایەوەی کوردیش وەک نەتەوەکانی تر دەستی بە تەکنۆلۆژیا گەیشت وەک هەر کەسێکی وڵاتان سودمەند بوو لە تەکنۆلۆژیا و بەکاری هێنا بەڵام زۆر بە ئاستەم دەبینی کەسی وڵاتانی دەرەکی قسەی ناشرین بە وڵاتەکەیان بڵێن بەڵام ئەگەر چاوێک بە سەر پەیج و ئەکاونتی تاکی کووردا بخشێنی تەنانەت ئەوانەشی کە تازە دەستیان داوەتە قەڵەم چەندین نووسراو دەبینیت لەسەر گاڵتەکردن بە کورد و فەرهەنگی کوردی تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی ڕقبوون لە کوردیش بە نووسراوەکانیانەوە دیارە نووسەر هەیە جگە لە هێرشکردنە سەر فەرهەنگی کوردی و ڕق لە فەرهەنگەکەی شتێکی ئەوتۆی نەنووسیوە ئەم دیاردەیە ڕەگ و ڕیشەیەکی قوڵ و مێژوویی هەیە تەنانەت لە سەرچاوە مێژوویەکانیشدا بەڕوونی بەدی دەکرێت کەسایەتێکی بەریتانی وەک مێجەرسۆن کە دەبێتە حاکمی سلێمانی لە نزیک ساڵانی 1970دا دێتە کوردستان و خۆی وەک فارس بە خەڵکی کورد دەناسێنێ لە چاپخانەکەیدا لەگەڵ دەروێشێکی کورد شیعری فارسی بۆ یەکتری دەڵێن لەولاترەوە پیاوێکی کورد ئەم هەڵبەستە دەڵێت و ئەویش تۆماری دەکات لەوزە عەرەویە تورکی هونەرە فارسی شەکەرە و کوردیش هینی کەرە مەجەرسۆن دەڵێت ئەم هەڵبەستە لە هەموو کوردستاندا باوە و دەگوترێتەوە لەوانەیە خەڵک ئەو هەڵبەستە زۆر بە سادە و ساکاری وەربگرن بەڵام لە ڕاستیدا ئەم بۆچوونە نامۆیەی کورد سەبارەت بە زمان و فەرەنگی خۆی پێشینەیەکی کۆن و ڕەگێکی زۆر قوڵی لە ناو فەرەنگی کوردیدا داکوتیوە گزارش لە کێشەیەکی گەورە دەکات بەڵام ڕەنگە پێویست بە توێژینەوەی زۆر بەهێز بکە کە بۆچی لە ناو میلەتانی دنیادا میلەتی کورد هێندە ڕقی لە خۆی و فەرهەنگەکەی دەبێتەوە لەگەڵ ئەوەشدا نالی شاعیر زۆر پێش ئێستا دەڵێت کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معنا دەکا حاجی قادری کۆیش لە وەڵامی ئەوانەی حەزیان لە زمانی کوردی نەکردووە دەڵێت لە کوردی حەز نەکا کوردێ مەڵێن بۆچی وەیە چۆنە لە دایکی پرسیارێکەن ئەو بێت چووەی لەکوێ هێنا